تا ئێستا چارەسەرێک نەدۆزرایتەوە چارەسەر لە لای دکتۆری چارەسەرەکەی نەدۆزیتەوە تقریبا 6 مال لە 300 سەری لە گوندی گەرەوانی سەر بە قەزای ڕواندزین لێرە ماوەی چەند ڕۆژێکە نزیکەی 100 کار یاخود کاریلەی ئاژەڵدارێک مردار بوونەتەوە و ڕۆژانەش بەردەوام کاریلەکانی مردارە بنەوە و تاوەکو ئێستاش هۆکاری مرداربوونەوەی ئەم کارانە نەزاندراوە. جا من گفتوگۆی زیاتر لەگەڵ کاک محەممەد دەکەم کە خاوەنی کارەکانە کاک محەممەد سڵاوت لێبێ چەند ڕۆژە بێ ئەو کارانە مردار ئەبنەوە و تا ئێستا بە دیاریکراوی چەند کارتان مردار بۆتەوە؟ سڵاو زۆر بە خێراتنی کەناڵ لە بەڕێزەکەتانەکەم بابەتی ئەو کارمردنە لە ماوەی هەفتەیە کە حیوانەکەمان زاوە و تووشی ئەم دەردەبەوە تاکو ئێستا هیچ ئەوە تێدانە کە دکتۆرێک عیلاجێکی 100% دابی شتان بۆ بەکارهێنا عیلاجەکان نەما بەکارنێنین لە هەولێرێ لە ڕانیە لە بارزان لە سۆران دکتۆرەکان هەندێک ئەرێن ئیشێش لەیە کە دەرزێت تەبقان بەکارهینایە 20 ڕۆژ پێش ئێستا ساڵانە دەرزێت تەبقان بەکار دەینا تووشی ئەو دەردەی نابوو وەکو تریش دەرمانەکانی تر چەند دەرمانی ترن بەکارهینا یەک لە بزنێ یەک لە کاری تا ئێستا هیچ نەتیجە دکتۆری ڤێتەنەری سەردانی کردو دکتۆری ڤێتەنەری ئێستاش لە سەرخەتن 4-5 دکتۆر لە سەرخەتن هەر یەکە و قسە چیەکە یەکێک ئەری لە خواردنەکەیت یەکێک ئەری لە شیرە یەکێک ئەری لە گەرم جۆیە گەرم جۆکەن لێ بڕی یەکێک شیرەکە لەو کارێ ژەرە کارەکەن لە شیرەکەی بڕیا بە شریقی ئەدەینێ کە بە شریقی ئەدەین هێشتا شەمری هۆکاری مرداربوونەوەی تا ئێستاکە دیار نییە ئیدیکەش ئەی چارەسەری تاوەکو ئێستا توانیتانە چارەسەری بکەن یان ڕێگری بکەن لەوەی کە ئەوانی تر مردار نەبنەوە وەڵای لەو چارەسەرەکەی تا ئێستا چارەسەرێک نەدۆزرایتەوە چارەسەر لە لای دکتۆری چارەسەرەکەی نەدۆزیتەوە تقریبا 6 مال لە 300 سەری ئەو 6 دکتۆر گرنتی کردە گوتی هەر هەمووی ئەمری نیوەی زیاتر مردار بوو نیوەی زیاتر مرداوت ئێستا کە ئەوە تازەم ژمە تقریبا 70 کارەبی هەر هەمووی مردە زۆربەی زۆریشن ژێرگر کرد چونکە دکتۆرێک لە هەولێر گوتی ڤایرۆسە لە هەناویانەدا نابی لەسەر دنیای بمیرن بەس لە قەدەر نەهاتین ڕۆژانە چەند دانەی مردارە ڕۆژانە بەس پاشنێژە کە ئەچینەوە هێوارە بۆ نانەچینەوە دەینەوە 11-12 شەو تا بیانی تا 15 کار ئیدیکەش ئێوە وەکو ئاژەڵدار ئەمە سەرچاوی بژێوی ژیانتانە تا چەند کاریگەریە ئێمە وەکو ئاژەڵدار دوسێ براینە دوو برا هەردانە مەزراوین بەخۆم خەریج کولیەمە و هەوڵماندا پەرە بە ئاژەڵداری بکەین و زیادی بکەین و کە ئەوەش بوویتە پیشەچی سەرەتایی ژیانمان کە داهاتیمە لەسەر ئەوەیە ئیدیکەش داوامان لە لایانی پەیوەنددار هەیە لە حکوومەتی ئەگەر بێتە سەخت وەکو قەرەبووی یان هەر شتێک بێ کە خەرەبوومان کاتەوە چونکە ئەم ساڵ لە ڕەنج و مادیبوونی ئەم ساڵمان هەمووی بە فێرۆچ و ئیدیکەش بزنەکەش کە شیرەکەی لێ ئەدۆشی فەسڵەکەی وەنیە کە شیرەکەی تێدابی خەزێنەچی لە شیرەکەی وەرگری شیرەکەی هەمووی ئیشکەکە چونکە کارەکەی لێ مردیان ساڵانی ڕابردوو حاڵەتی لەو شێوەیە هەبوویان یەکەم جارش ساڵانی ڕابردوو ئێمە لە باو باپیرانمان لۆمایتەوە تا ئێستا دەردی ئەوان نەدیتە کە زۆربەی زۆری شوانەکان هەر بەخۆیان دکتۆرن لە نامبەڕ و ماڵاتاکیان بەڵام تا ئێستا هیچ شتێک لەو شێوەیە نەدیتراوە ساڵانە 15 کار 20 کار ئەمرد بەس ئێستاکە هەر عیلاجێک کە لە ژیانی خۆم هەستم پێ کردبی لەو کارمدا کردیمە بەش تاقیم کردینەوە هیچ چارەسەرێکی نییە دکتۆر ئەڵێ FMD لە خوێنیە کە FMD لە خوێنی بی ئەمە دەرزی تەبقەن 20 ڕۆژ پێش ئێستا بەکارهێنا ئەگە ئەو دەرزیش یەکێکە لە دەرمانەکان کە نەتیجەی 100% هینە حیوانەکە شلە نییە ئەگەر تەبقە با دەبا سمی کول بوو بە ناو سمی تەڕ بوو بە بزنەکەش لەوایە 20 بزن شلە بی.